دەچمە لای میوانەکەم لە هەولێرەوە میوانداری بەڕێز دکتۆر گۆڤند شێروانی پسپۆڕی نەوتم کردووە. کاک دکتۆر سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ ئەم استراتیژە نوێیەی سۆمۆ دەتوانین بڵێن لە ڕووی ئابووریەوە خزمەت بە عێراق دەکا؟ سلااو ڕێزم بۆ کەناڵی کورتسات و بینەرانی عزیز و سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. بیرۆکەی گۆڕینی جۆری هەناردنی نەوت ئەمە شتێکی باشە. ئەو کاتێک چکە سنوورێک دانراوە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق کە لە 3,300,000 بەرمیل زیاتر نەفرۆشێتن، کەچی خۆی پشتی خۆی لە ئەسڵەوە 3,500,000 پێش لە کەمکردنەوەی بەپێی بڕیارەکانی ئۆپیک پلسەوە. دەکرێت ئێستا عێراق چونکە سنوورێک هەیە بۆ ئەم هەناردەکردنە دەتوانانی بەشێکی زۆری نەوتی سوکەکەی هەناردەی دەڕۆی وڵات بکاتن، داهاتەکەی زیاترە و ئەو بەشەی کە ناو وڵات بەکاردێنی زۆربەی بەشە قورسەکە بیتن چونکە نرخی کەمتریشە. ئەوە بیرۆکە تەبعانەوە زۆر باسانی بیر لە دەکرێتەوە. هەتە چەندین وڵاتی کەنداویش هەمان شتیان کردووە، نەوتیان لە عێراق کڕیوە، نەوتەچی مامناوەند، نەوتی هەرزانی خۆیان بە گرام فرۆشتیە، نەوتی عێراقی مامناوەند بە هەرزانتر کراوە، ئەو جیاوازی نرخەکەش سوودە بۆیان. بیرۆکەی کە باس کرا دامەزراندنی پاڵۆگەیەکی عێراقی لە دەرەوەی وڵات وەک پرەنسیپ بیرۆکە خراپ نییە، چونکە نرخی مشتقاتی نەوتی وەختی بەرهەمەکانی نەوت 4 جار ئەوەندە زیاترە لە نرخی نەوتی خاو. واتە ئەگەر عێراق مشتقات بفرۆشی قازانجەکەی زیاتر لە نەوتی خاو بە 400 جار. بەڵام ئەوەی کە گرنگە ئەگەر ئەو پاڵۆگەیکەی لە دەرەوەی وڵات بیتن، واتە ئەو نەوتی کە ناوتەخاوی کە بۆی نەقل دەکرێتن بۆی دەگوازرێتەوە زمانی هەمان پشکی عێراقە، یعنی زمانی هەمان 3,300,000 برمیلەکەیە لە دەرەوەی ئەو بەڕێی ناکرێتن. خاڵێکی دۆمیش هەیە ئەو پاڵاوگەی لە دەرەوەی وڵات هەڵی کارد دەرخسێنی بۆ هاوڵاتی غەیر عێراقی بە کرێکارەوە بە ئەندازیارەوە تا دوایی. وەرەوە پێویستە باج و ڕسومات بداتە ئەو وڵاتەی و لایانی تریش گرنگ هەیە ئەوە ناتوانانی بکەوتە ژێر چاودێری دارایی حکوومەتی عێراقەوە. بۆیە ئەم مەترسیانەیە، بەڵام بە پرینسیپ زۆر باشە و باشتر دەبی بەڕای من ئەگەر ئەو پاڵاوگە نوێیانە لە ناو عێراق دابمەزرێن دروست بکرێن، چونکە خودی عێراق ئێستا کورتێنانی هەیە لە چەند بەرهەمێک، وەک بۆ نمونە بنزینی سوپەر، وەک بۆ نمونە گازۆیل، ئەوانش ماوەیەک ئەگەر سوود وەرنەگیرا یاخود ڕاگیرانی گاز سروشتی لە ئێران هەندێک لە وێزگەکانی کارەبا ناچارن بیگۆڕنەوە بۆ دیزل بۆ گازۆیل، ئەو کاتەی پێویستیمان زۆر دەبی بە گازۆیل بۆ ناوخۆی عێراق. بەڵێ کاک دکتۆر ئەگەر ئەم پرەنسیپەی کە باسی کرد دیوە باش و خراپەکەی خستە ڕوو، ئەگەر سۆمۆ جێبەجێی بکات دەتوانێت قەرەبووی کورتێنانی نرخی جیهانی نەوت بکاتەوە بۆ عێراق، چونکە دەزانی لە عێراقدا لە بودجە نرخی نەوت بە جۆرێک دیاریکراوە کە ئێستا لەوە کەمتر دەفرۆشرێت. بەتەکید ئەوەی کە گرنگە بە نسبەت عێراقەوە نرخەکە دانەبەزی لە $70 چونکە لە خودی یاسای بودجە ساڵی 23 و 24 بە $70 دانراوە، واتە گەر کەمتر هەبی کەمتربی دابەزی بۆ کەمتر لە هەر دۆلارێک تقریباً ڕۆژانە 3 میلیۆن دۆلار زیانیتی، مانگانە 100 میلیۆن، ساڵێ 1 ملیار و نزیکە 1 ملیار و 200 میلیۆن دۆلار زیان ئەگەر $1 کەم بێتەوە لە $70 بۆ ماوە 1 ساڵەوە. بەڵام ئەوی کە گرنگە بزانین ئەو ژمارانەی کە باس کرد، ئێمە داهاتی عێراق بە تقریباً 90 میلیارد دۆلارە لە نەوت و 20 میلیارە داهاتە نانەوتیەکان. ئەمەش بڕێکی زۆر زۆرە جگە لە کارکردن لە سەکتەری نەوت، بەڵام پێویستە سەکتەرەکانی ئابووری تریش بەهێز بکرێتن، وەک پیشەساز و کشتتۆکاڵی و گەشت و گوزار و گمرک و ڕسوماتی باج تا دوایی. ئەوەی کە گرنگە تەبعاً ئەو مۆدێلەی بزنسی کە باز دەکرێتن بەڕای من ئاسان نییە دەستگایکی حکومی کاری لەسەر بکرێتن، بە تەسەوڕ دەکەم ئەگەر کەرتی تایبەت لەگەلیان شەریک بن بتوانن کار بکەنەوە. ئێمە وەک دەزانین خۆمان هەن لە سەراستی عێراقی فیدرالیشەوە زۆربەی ئەو چێلگانە کە دراونە بە کۆنتراکت لە جەولات تەراخیس یەکەم هەتە پێنجەم هەموو دراوتە شەریکەی بیانی بۆ پەرەپێدانی بەرهەمی نەوتی عێراق. بەڵام بیر نەکرایتەوە ئەگەر ئەو نەوتە زیاد بەرهەمکرا چی لێ دەکەن. ئێمە پشکی عێراق سنووردارە، ڕاستە دوا بڕیارەکانی ئۆپێک پلەس تۆزێ
مەجالێک دەدا زیاتر بەرهەم بێنرێ بەڵام دیسان سنوورێک هەر هەی بۆ هەیە بۆیە ئەگەر عێراق پلانەکەی خۆی جێبەجێ بکە کە بە تەمایە 2028 بەرهەمەکەی بگەنتە 7 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەبێ بە جددی بیرکاتەوە ئەو 2 ملیۆن زیادەکە 3 ملیۆن یا 3 ملیۆن پتر زیادەکە چۆن بەکاربێنێ پێویستە زۆر گرنگە لە ناو وڵات یاخود لە دەرەوەی وڵات پاڵاوگەدا دروست بکاتن بەتەکیت ئەولەوێت بەڕای من بۆ ناو وڵاتە نەک دەروەی وڵات. پێ وایە ئەو استراتیژەی وەزارەتی نەوت سەرکەوتوو بێ بۆ بەرزکردنەوەی بەرەمێنانی نەوت لە ناو خۆی عێراق بۆ 7 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا و ئەگەر ئەمە سەرکەوتوو بێ زیاتر چ کێڵگەیەک بەکارێنێ هەر بەسڕە بەکارێنێتەوە بۆ بەرزکردنەوەی ئەم بەرەمێنانی نەوتە؟ زۆربەی چێلگەکانی بەسرە ئێستا بە عقودیان هەیە کە لەگەڵ چەندین کۆمپانیا بەرەمەکەی زیادکەنەوە وەرەوها چێلگەی تری هەیە کە بەرەمێنانی زۆر کەم بوو لەم جەولات تەراخیص درایە بۆ پەرەپێدان هەروها ڕوقعی نەفتی هەیە واتە پارچەی ئاردی تازە هەیە کە هیچ کاری سەر نەکرایە بۆ پشکنین ئەوانش ڕەنگە بڕێکی سنووردار نەوتیان هەبی بەڵام گرنگە بە موازاتی ئەو شتێک کە تو بەرەمەکەی زیاد دەکەی هەمان کات دەبی پلانێکی استراتیژی هەبی بۆ دامەزراندنی پاڵاوگە تاکو بتوانانی ئەم زیادە بەرهەمە استفادە لێ بکاتن چ لە ناو وڵات چ لە دەرەوەی وڵات بە تەسەوری من ئێمە گەورەترین پاڵاوگەی عێراق کەس پێجی بوو 310,000 بەرمیل توانای هەبوو ئەو لە کار دەرچوو و تەنها لەو 20 ساڵی ڕابردوو یەک پاڵاوگە دروستکرا لە کەربەلا بە توانای 140,000 بەرمیل بۆیە لە ناو خۆی عێراقشەوە ئەمە پێویستمان بە دوو پاڵاوگەی گەورەیە لانی کەم هەریەک و لە 150,000 بەرمیل کەمتر نەبی وەک باسمان کرد وەک استراتیژ ئەگە عێراق پێی بکرێ زۆربەی نەوتەکەی خۆی بکاتە بەرهەمەکان نەوت واتە مشتقاتی نەوت ئەوە هەناردەی دەرەوە بکرێتن ئەوە قازانجەکەی زۆر زیاترە 4 جار زیاترە لە فرۆشتنی نەوتی خاو. دکتۆر گۆڤند هەرێمی کوردستان یا کەرتی نەوتی هەرێمی کوردستان لەکوێی ئەم نەخشەی نەوتی عێراقدا دەبینیت؟ هەرێمی کوردستان لە مەسبەت وەزعی نەوتەوە گەیشتە ڕادەیەکی باش ئەو بڕێک کە ئەعلان کرایەوە دەبایە هەناردەی دەرەوە بکرێتن 400,000 بەرمیلەکەیە بەڵام جێداخەوە 2 ساڵ و 2 مانگە ڕاگیرایە هەناردەکردن و زیانێکی گەورە گەیاند بە ئابووری عێراق پتر لە 25 میلیارد دلار زیانی ئابووری عێراقە لە نەفرۆشتنی ئەم نەوتە بۆ ماوەی 2 ساڵ و 2 مانگ نەک بەس عێراق زەرمەندیشە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان کە هیچ دەکەن زەرمەندن هەرێمی کوردستان زەرمەندە وەروە کۆمپانیەکانی تورکیا کە لەسەر هەمان بۆری نەوت ئیش دەکەن نەلاو وڵاتی تورکیا بۆیە گرنگە بۆ بەرژەوەندی ئەم وەراق بە زووترین کات ئەمە چارەسەر بکرێتن ئەمەش ئێستا لە ئەستۆی وزارەتی نەوتی عێراق و کۆمپانیا بیانیەکانە بەناوی ئەپیکۆرەوە حکوومەتی هەرێم سەرجەم ئەرچی خۆی جێبەجێ کردووە بەڵام هەنگاوێکی گرنگ ئێستا هاتە دی ئەمەش هەنگ وەبەرهێنان لە گازی سروشتی ئێمە زانین لە چێلگەیەکی سەرەکی لە کۆرمۆر و چەمچەماڵ و هەندێک لە خۆرمەڵا نزیکەی 600 ملیۆن پێ بەرهەم دێنرێت بەڵام هەرێم پێویستی بە 1000 ملیۆن پێ ئێستا ئەم دوو چێلگەی تازەیە کە گرێبەستی بۆ واژووکرا لە 19 ئەم مانگە کە بریتینە لەو بەرهێنان لە گاز سروشتی ئەم دوو چێلگەیەش سێ چێلگەیە دەخەمڵێن ڕێ کە یەدەگەی بگاتە پتر لە 10 تریلیۆن پێ بەمەش ئەگەر بەرهێنان دەست پێ بکاتن وابزان تەواوی کورتێنانی گاز سروشتی و تەواوی کورتێنانی کارەبا پڕ دەکرێتەوە لە هەرێمی کوردستان و لەوانەیە لە ئایندەش نێزیکیش بڕێکی زیاد بمنێ بفرۆشترێتەوە یاخود بگوازرێتەوە ناوچەکانی تی عێراق بە تایبەت ئەو پارێزگانە کە نزیکی هەرێمی کوردستانن. بەڵێ کاک دکتۆر سەبارەت بە داهاتووی کەرتی وزە لە هەرێمی کوردستان و مامەڵەکانی لەگەڵ عێراقدا داهاتووی چۆن دەبینی پێ دوایە کە پرسی نەوت لە نێو عێراق و لە نێوان عێراق و هەرێمی کوردستان چارەسەر بێت؟ بەتەکید بۆ بەرژەوەندی هەموو لایەنەک ئەو پرسە ئەبێ کلا بکرێتەوە و پێویستە سنوورێکی چوارچیوەکی یاسایی بۆ دامنرێ واتە مەبەستم ئەوەیە یاسایش کە دەربچی یاسای نەوت و گاز لە سەراستی عێراق تاکو التزامات و ماف و حقوقی هەموو لایەک دیاری بکرێتن بەڵام جێداخە لە بەس دەستێوەردانی سیاسی ئەم یاسایە ئەوە نزیکەی 20 ساڵە لە دەستور دەرچوە 2005ەوە تا ئێستا نەتوانرا
یاسایەکی معقول و هەموو لایەنەکان اتفاق لەسەر بکرێ و لایەنەکان مەبەستم ئەوەیە حکوومەتی فیدراالی لەگەڵ پارێزگا و هەرێمەکانی بەرهمێنەری نەوت تاکە ئێستا اتفاق نەکرا ئەمەش بۆشایەکی یاسایی دروست دەکا و خراپە بۆ شێوەی ئیدارەکردنی ئەم سەکتەرە. ئەوەی سوالەکەی تو بەنسبەت داهاتەکە زۆر گرنگە ئێمە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی اتحادی بریتە لە 16 تریلیۆن دینار 11 تریلیۆنیان بۆ موچەیە و 5 تریلیۆن بۆ بودجەی تەشغیلی حکومەت و پرۆژەکانی و بەرهێنان تا دوایی بەڵام ئێستا 16ەکەی وەرناگرن تەنها 11ەکەمان بۆ دەنێرن ئەوش بە تەواوی نانێنرێ ئەگەر هاتوو نەفتەکە دەرچوو بەڕێگەی بۆری نەوتی زیان بە هەمان برگەکانی کە اتفاقرا لە یاسای بوجە و هەموارکردنی یاسای بوجە و زۆر گرنگە تەبان ئەو کاتەی حکوومەتی عێراق دەبێت پابندبی بە هەناردنی سەر تەواوی پشتی هەرێم کە 16 تریلیۆن دینارە ئەو کاتەی بژانەوەکی ئابووری بەرچاو دەبیتن لە ناو هەرێمی کوردستان و هەموو سەکتەرەکانیشەوە. بەڕێز دکتۆر گۆڤان شیروانی پسپۆڕی نەوت سپاس کە لەگەڵمان بووی.